زیاتر لەسەر بێ پرسە بازارە دراوان ڕابوەستی و ئەو گوهارتنا د نرخê دینار بەرامبەر bi dolar da çêbûy. Doktor Ala Fehet ku berdevke Banka Navendiya Iraqê ye, her wiha Rêzdar Nasir Kenanî ku pisporê aborî û darayî ji Bexda li gel me dibin. Destpêkê tê me can we Doktor Ala spas bû amadebûna we. Li gel hewlên Banka Navendî dide ji bo nêzîkirina nirxê fermî û nirxê bazariyê dînar beramber bi dolar. Vêdawiyê daketineka mezin ya nirxê dînar beramber bi dolar dihête dîtin. Li gel hewlên we çima ev roda? بسم الله الرحمن الرحيم. بەنای خی گەورە میران زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ڕێز و سڵامانێ بۆ ئێوە بۆ بینەرانی ئەزیزان و خۆمە خۆشحاڵ ئەزانم ئەم دەرفەتە لەگەڵەوە دەبن و هەروە دکتۆر ناسر بەڕاستی بانکی ناوەندی کۆمەڵێک استراتیژی گەشتی فراوانی گرتووەتە بەر بۆ ئەوی کە بتوانێت کۆنتڕۆڵی بازاڕی ناوخۆ بازاڕی ئازاد بکە و کۆمەڵێک پێوەری جیاوازیشی بۆ ئەم بابەتە گرتووەتە بەر لە ئێستا شەوە دەبینن بە شێوازێکی گشتی هۆکارێکی ئۆتۆنیە بە بەرزنەوەی یاخود گۆڕانکاری فراوانەکان و گۆڕانکاری گەورەکان لە ناو بازاڕەکانە وەروە گەشەیەکی زۆر بە کەرتی بانکی دراوە و کەرتی بانکی زۆر بەرەو پێشچۆ وەک دەزانن لە دوای تەواوبوونی سەکۆی ئەلکترۆنی و هەروە هاتنە پێشەوەی پێدانی دۆلار بە بانکەکان و دابینکردنی دۆلار بۆ گەشتیاران لە ڕێگەی بانکان بە شێوازێکی ڕاستەخۆ ئەمە پەرەی بە کەرتی بازرگانی داوە هەروە کەرتی بانکی بەرەو پێش بردەوە بە شێوازێکی زنجەری وەکو دەزانن ئێستا لە ئێستادا بە شێوازێکی گشتی ئەو گاپە یاخود ئەو بۆشای لە نێوان نرخی دۆلار و دینار هەبوو لە ماوەکانی ڕابدا لە ئێستادا ئەو گاپە یاخود ئەو بۆشایە زۆر کەم بووتەوە وەروە ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ پێوەکانی بانکی ناوەندی و ڕێکارەکانی بانکی ناوەندی و بەردەوامیش دەبێتەوەی هاتاوەکو بتوانێت کاریگەری لەسەر بازاڕەکان زیاتر بکات بۆ کەمکردنەوەی ئەو بۆشایی کە لە نێوان نرخی فەرمی لە بانکی ناوەندی و بازاڕەکاندا هەیە و پێوەری جیاوازیشان بۆ بابەتە بەڕاستی ئێمە ئێستا لە ئێستادا هەنگاومانداوە بۆ ئەوەی کە بتوانین کەرتی بانکی بە شێوازێکی گشتی خۆی پرۆسە بانکەکان بکەین بە شێوازێکی ئەلکترۆنی بۆیە بە ئەلکترۆنیکردنی کەرتی بانکی و مامەڵەداریەکانی بازرگانان کاریگەری لەسەرەوە دروست دەکات کە بەهای دۆلار دابەزین بەخۆی بنێت وەروەها بازار سەقامگیری بەخۆی بنێت لە ئێستاژا بە سواژێکی گشتی تواندراوە کۆنتڕۆڵی جوڵەی بازار بکرێت و هەروە پێدانی دۆلاری گەشتیاری بە بازرگانان وەکو هەروە هاوڵاتیانیش لەگەل قۆناغێکی زۆر بەرەو پێش چووە و کۆمەڵێک ڕێکاری لەگەل بان هەوڵێن وە یەن ئاماژە پێکری لێ ji heftiyekê da 3000 dînar li ser nirxê 100 dolarî bilind bibe ne zêde ye hokarê wê çi ye? Hewlên we jî berdewam in. بەڵێ بەڵێ بەڕاستی دەزان ئەم بەرزبوونەوەی هۆکاری چەندین هۆکاری جیاوازیە بەڵام بە شازێکی گشتی هۆکارێکی پێندەیە بە خواست و خستنەڕووی بازار ئەو هۆکاری کە بەرزەوە بەڕاستی زۆر دوورە یاخود زۆر دوورە لەوەی کە بڵێن پێوەستە بۆ ڕێکارەکانی بانکی ناوەندی بە شێوازێکی نەری هۆکارەکان ئەو بە شێوازێکی دار وەک دەزان هاتنی ژمارەی زۆری زیارەتکاران بۆ عێراق خواستێکی زۆری بۆ دۆلار دروست کرد ئەمە وای کردو بەهای دۆلار ئەو بەرزنەوەی بەخۆی بنێتەوە وەکو جگەلەوەش هۆکارەکە دیکەش ئەوەیە لەگەڵ هاتنی زیارەتکاران و گەشتیارانی دیکەش بۆ ناوخۆی عێراق جیاوازی خواست و خستنەڕوو بەرزبوونەوەی خواست بەرامبەر بۆ ڕێژە خستنەڕووی کە دەکرێت بۆی ئەو ژمارە زۆری زیارەتکاران کە لە عێراقدان ئەوە بۆتە هۆکارەوەی کە دۆلار بەرزبوونەوەی کاتی بەخۆی بنێ بەڵام بە شێوازێکی گشتی دەمێ ئەوە بڵێم کە بەهای دینار لە بەرزبوونەوە بەردەوام دەوێت و دینار بەهای دۆلاریش لە دابەزین بەردەوام دەوێت بەڕاستی چکە بەڕاستی بانکی ناوەندی تەرکیز و تموحی لەوەیە کە بۆشاییەکە بە تەواوەتی کەم بکاتەوە لە نێوان هەردوو نرخەکەدا. باشە ji kerema xwe li gel me bimîne Doktor Ela Rêzdar Nasir tê me cem we ev hokarên Doktor Ela amaje pêkirîn xuya bi wextî bi demkî têne dîtin. Baş e di vî wextî de ku bi demkî têne dîtin hûn wan hokara bû çi vedgerînin dibînin ku belê demkiye wextiye ji ber wan hokaran e û dînar dişê di wextekî nêzik de vegerîte vev ser asta pêştir ku heyamek bû cêgîr bû di bin 140 de.
شكرا جزيلا وتحياتي. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس و ڕێز بۆ ئێوەی بینەران وەرەوە بۆ دکتۆر عەلاش پێشوازی دەکەین. بەڕاستی و خاڵانەی کە باسی کرد زۆر بە کورتی و ڕوونی کردەوە بابەتەکان چییە؟ وەک دەزان بانکی ناوەندی زۆر بەڕوونی کار لەسەر دەکات، بەڵام بەداخەوە هەموو ئەو کارانی بانکی ناوەندی ئەنجامی داوە لە ئێستادا پێچەوان نەبووتەوە، ڕێکارەکە پێچەوان بۆ کاریگەرەکان پێچەوان بێتەوە. ئێستا ئەو کاریگەرانەی دەبینین کاریگەران ڕۆلی کەمتری هەیە لەسەر بەهای دینار، بەڵکو لە بەرامبەردا بەهای دینار گۆڕانکاری بەسەر داهاتوو بەهای دینار دابەزیەوە، چونکە دەزانین هەرچەندە هەوڵ بدرێ بۆ گۆڕانکاریەکان تاوەکو بتوانێت بەهای دۆلار دابەزێنرێت ئەو بۆشایە کەم کرێتەوە. بەڕاستی کاریگەر سیاسەکان و ڕۆڵی سیاسی لە ناوچە دەکات کۆمەڵی خاڵی جیاوازی شەیە وا دەکات کە بە ئاسانی نەتوانرێت ئەو بۆشایە جیاوات کاتەوە. بەڕاستی دەمەوێت بڵێم کە لە کۆی ئەو لە دوان و باپەدانەی کە باز دەکرێت بۆی ئەو برارن جیاوازانەی کە هەن بەڕاپەیوەندی بە یاسای ژمارە 14/28 بۆیە پرسی زیارەتکاران ئەمە بیانوێک نیە بۆی کە بڵێن هۆکار بە بەرزبوونەوەی دۆلار، چونکە بەڕاستی هاتنی زیارەتکاران بەردەوامی هەیە و بەردەوامی کەواتە هەم کارە بۆ چی بەرگەڕێن هەگەر هاتنە زیارەتکاران نەبیتن و زێدەبوونە خواستا لەسەر دولار. حقيقة حتى من منخفض سعر الدولار. بەڵێ لە ڕاستیە دابەزینی بەهای دۆلار لەمەوەی ڕابردووە لەگەڵ زۆر هاوڕێ و لایانی جیازیش لەسەر بابەتە گفتوگۆمان کردووە. دکتۆر ئەگە بڵێن بەهای دۆلار بەردەوام دەوێت دابەزین بەڕاستی پێوانێ دابەزێ، ئەوەشی کە بۆ بە شازی دابەزێن کاتێکی خێرا بوو بەڕاستی دەبێت لەوە تێبگەین. دابەزینی بەهای دۆلار پەیوەندی هەیە بە چەندین مامەڵی جیاواز، مامەڵەکردن بە خودی دۆلار ڕێگە دەگرێت لەوەی کە بەهای دۆلار دابەزێ. دروستبوونی خواست پێویستی خەڵک بە دۆلار بەڕاستی هۆکارە بۆ ئەوەی کە نەتوانین یاخود ناتوانین ڕاستە خۆڵێن دۆلار دادەبەزێ لەبەری هەتاوەکو ڕۆژەی مامەڵەکردن بە دۆلار بەردەوام بێ بڕاست هێشتا کاریگەری سە بەرزبوونی دۆلارەکە و ئێستا ئەوەی کە هەیە وەکو دکتۆر عەلا باسی کرد خواست و خستنە ڕوو ئەو جیاوازی کە دروست بووە بە شێوازێکی گشتی کاریگەریی کەمی لەسەر بابەتە دروست بووە، بەڵام لە ماکان ڕەبژە زیادبوونی خواست یاخود کەبوونەوەی خواست وای کرد و دۆلار دابەزێ ئەمە بابەتێکی ئاساییە. بازاڕی ئازاد بازاڕی ڕەش ئەمە کێشە گەورەکەی لە عێراق و کێشەیە بۆ بەردەم بانکی ناوەندیش بەڕاستی بە ئاسانی کۆنتترۆل ناکرێت. لەنا ئەم بازارەشدا بابەتی سپیکردنەوەی پارە هۆکارە بۆ گرفتە گەورەکان و هەروەها هۆکارێکی گەورەشە بۆ جۆرە جۆرەکان ڕاوەستکردین بڕێک لە ڕێکارەکانی بانکی ناوەندی. بۆیە وەک دەزانی لە ئێستادا کۆمەڵێک لانی دیکەشان وەکو هەندێک لایانی دیکە هەیە کە لە ماوەکان ڕابردە وەک دەزانی حەشتی شابی گروپە لایەنە سیاسەکان گروپە چەکدارەکان هەوڵیان داوە دۆلار لە ڕێگەی بانکەکانەوە حواڵە بکەن. حواڵەکردن ئەمە کاریگەری سەر بازار دروستەکە بێگومان. باشە ڕێزدا ناسەدێ بەگەرم جەمتە دکتۆر عەلا تا بەحسی وێ ڤاڵاتیە دناوبەرە نرخê dînar di bazara azad û banka navendî de kir nirxê dolar bibore we daniye wê valatiyê çend ji hevdû nêzik bikin kêmtir bikin wata nirxê dolar di bazara azad de banka navendî dixwazit bigehîte çendê. يعني كل ما يتم تطبيق بەڵێ لە ڕاستیاوەک دەزانی هەر کاتێک و هەر ڕۆژێک هەر کاتێک کا باز لە جێبەجێکردن ڕێکارەکان سەپانی ڕێکارەکان دەکرێت بۆ سپیکردنەوەی پارە ڕێگەکردن لە سپیکردنەوەی پارە ڕێگە لەگرتن لە دەربردنە دەرەوەی دۆلار وەکوی پرۆژانەی دیکەش کەکرێتە بەشە بەڕاستی ئامانجێکی لە پشتەوە ئامانجێکی هەیە لێ ئێستاژە هەتاوەکو لە قۆناغ جیاوازەکانی ڕابردوو لە سەکۆی ئەلکترۆنی بۆ بەرەو پێشبردننی بازرگانی نێودەوڵەتی هەواڵەکردنی نێودەوڵەتی حواڵەی بازرگانی جیهانی تەحویلکردنی دۆلار لە ڕێگەی بانکەکان سیاسەکان کوی ئەو بابەتی ڕێکارانی کە جێبەجێ دەکرێت ئامانج لی کۆنتترۆلکردنی بەهای دۆلار و دینارە لە بازارەکانە بە تابەتیش بازاری ئازاد و هەروها نمونەیەکی شە بۆ کۆنتترۆلکردنی جوڵەی سپیکردنەوەی پارە دۆلار لە بانکەکان یاخود هەر لایەنێکی دیکە کە لە ڕابردوو ئەنجام درراوە باسی کردەوە. بەڕاستی ئەوە دەوێت بڵێن بەڕاستی بانکی بڵێن دکتۆر ناسر کە باسی لە سپیکردنەوەکە بەڕاستی ئەم بابەتە ناکە دەژێر ڕێکارەکانی بانکی ناوەندی ناتوانین بانکی ناوەندی لەمە تۆمەت بارکەین چکە بانکی ناوەندی بەردەوامە لە جێبەجێکردنی کۆی ئەو پرۆسانی کە لە بەردەستیدایە کۆی ئەو پلانین کە لە کۆبنەوەڵەتەکان بەدەستی کەوتەوە بە دەخۆ ئەو دولار بانکە ناوەندی دفروشە ددا بازار ددا بازرگانان ددا بانکان
بانکا ناوەندی دزانە ژی بۆ کیڤە دچە و بۆ چ مەبەستەکە واتە وێرە هونچاوە وێ کۆنترۆل دەکەن کو ئەو دولارێ هەنگ دفروشن بگەهە وی کەس و وی ئالی یەک و هەنگو بخوا وەکو بانکا ناوەندی مەبەستە ji bo ku nehête spîkirin û bû hindek aliyên din neçîtin. طبعا هي هذه بەڵێ بەڕاستی وەک دەزانین و جێبەجێکردنی کۆی وێسایانە یاخود ڕێکارەکان هۆکارن بۆ ئەو بابەتە بۆ وڵامدانی ئەو پسەرە بۆیە ئەو ڕێکارەیە کە جێبەجێ کراوە ئامانج لێ وەکوتم کۆنتڕۆلکردنی جوڵەی دۆلارە بۆیە هەر جوڵێک کە دەکرێت بانکی ناوەندی ئاگادارە کە چی دەکرێت لێسەرژا کوی پرۆسەی حواڵەدارایەکان مامەڵەدارایەکان کۆنتڕۆل کراوە هەوڵی زیاتریش دەکرێت بۆ ئەو بابەتە لێسەرژا کۆمەڵێک لەو پسوڵانەی کە هەن بە شێوازی نێودەوڵەتی بە ستانداردی نێودەوڵەتی ئەنجام درا و چەندین نێوەندگیر هەیە بۆ کۆنتڕۆلکردنی ئەم جوڵەیە و یاخود ڕێگە پێدان بە جوڵەی دۆلار بۆیە جوڵەی دۆلار بە ئاسانی ناکرێت بە کۆمەڵک فلتەری جیاوازە تێدەپەڕێ پەیوەندی بازرگانیەکان و هەروە پرۆسی بازرگانی بە شازێکی ڕاستەوخۆ ئەنجامە درێت بۆیە هیچ دەواازێک نەماوەتەوە بۆ ئەوەی کە پارەست پێ بگرێتەوە یاخود دۆلار ببرێتە دەرەوە هەتا مامەڵە بازرگان لەگەڵ وڵاتانی ئیمارات هندستان وڵاتانی دیکەش کە لە کۆی گرێبەستەدارایەکان لە پێنجراوەکە لەگەڵ عێراقدا بەشدارن هەموو مامەڵەکان بە شازێکی ڕاستەخۆ دەکرێت لەژێر چاودێریدا دەکرێت نێوەندیرەکان لەم پرۆسیا بەشدارن بۆیە بانکی ناوەندی کار لەسەر کۆنتڕۆلکردنی بەهای دۆلار دەکات وەکو دۆلار وەکو دراوە خۆی بەتەنها بەڵام بەڕاستی بابەتی دیکەش هەیە کە گرنگە خواستی گەشتیاران بۆ وەرگرتنی دۆلار سیاسەتی جیاوازیە بانکی ناوەندی کۆنتڕۆلکردنی جوڵەی دۆلاری گەشتیاران بە میکانیسمێکی نوێ دەکرێتە بەر کە هەڵدەستێ بە ئەنجامدانی هەڵسەنگانی جیاواز بۆ کوی خواستی خستنە ڕوو لە ڕۆژانە و بەراوردکردنی بە کۆی جوڵەی گەشتیاران لە دەرەوە تاگو بتوانێت ئەو دۆلاری کە دێتە گەشتیاران بە تەواتی بزانێت چی لێ دەکرێت و چۆن دەکرێت بە کۆنتڕۆلیش بکرێت بە تەواتی هەتا وەکو ڕێگە بگرێت لەوەی کە هەر گەشتیارێک لە دەرەوە بێوێت لە دەرەوە دۆلار ڕاکێشێت بێنێتەوە بەناو بازاڕەکان بۆی بتوان یاری بە جوڵەی دۆلار بۆ یەکۆی ئەم جوڵانە بۆ بەتایبەتی لە ماوەی گەشتیارانی شە بە تەواتی کۆنتڕۆل کراوە و چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی هەن کە گرێبەستیان لەگەڵاکراوە کۆمەڵێک پرسی جیاواز هەیە کە وردبینی تاواتی بۆ دەکرێت بەڕاستی بانکی ناوەندی بەرپرس نییە لە کۆنتڕۆلکردنی ئەو جوڵەدارایی بەڵکو تەنها سەرپەرشتە لایەنە جیاوازەکانی دیکە کار لەسەر کۆنتڕۆلکردنی جوڵەی دۆلار و سپیکردنەوەی دۆلار دەکەن کار لەسەرەوە دەکەن کە چۆن ڕێکارەکان بگرنە بەر کۆمپانیا ئەجنەبیەکان بانکەکانی دیکە نێوەندیرەکان کار لەسەر ئەم بابەتە دەکەن بانکی ناوەندی کاری ئەوە یاخود بە پرسیارە لەوەی کە بۆ شایی کەم کاتەوە و هەروەها پارێزگاری لە بەهای دۆلار بکات وەک لەوەی کە لە بودجەدا دیاری کراوە لەو ئاسەدا بیڵێتەوە ڕێگە بگرێت لەوەی کە بەرز بکرێتەوە وەک ئەوەشی کە دەزانن ئەو نرخەی کە ئەمڕۆ لە بازاڕەکاندا هەیە بەڕاستی هیچ نمونەیەک نییە بۆ ڕێکارەکانی بانکی ناوەندی کۆمەڵێک لێدوان یاخود پرسی جیاواز لە خۆ دەکرێت بابەتی سیاسی لە پشتە بابەتی ئەمنی لە پشتە سەقامگیری نێودەوڵەتی لە پشتە ئەمانە کاریگەری لەسەر دروستکرا بازاری ئازاد دەیبینین لەژێر کاریگەری هەڵکەوتە جیاوازەکانی وڵاتانی دراوسی ناوچەکە دەکات باشە دکتۆر عەلا ji kerema xwe ez ê vegerim cem te rêzdar Nasir wate eger bi gotina Diktor Ela be hîç deriyek nemaye bû spîkirneveya dolar li Iraqê hûn jî di vê bawariyê de ne eger na hûn niha di çi az da dibînin vê spîkirneveya dolar di Iraqê de شكرا جزيلا حقيقة سؤال مهم جدا زۆر سپاس بەڕاستیان پرسیارە زۆر گرنگە جێی بایەخە وەک دەبێ بزانین کە ئاسی فرۆشی بانکی ناوەندی لە چەندێکە بۆچی بانکی ناوەندی ئاشکرای ناکە بۆچی باسی ناکە بۆچی ڕوونکردنەوەی لە بارۆ نادا بەڕاستی ئەمە جێی پرسیارە ئەمە جێی ئەوەیە کە سەرنج بخرێتە سەری هەموو ئەمانە بازار و ئاراستە و کۆی لە دوانەکان کۆی ئەو قسانی کە دەکرێت ئاراستی بازار بەلایەکی دیکەدا دەبات ئێمە دەبێ بزانین ئاستی فرۆشی بانکی ناوەندی لە هەفتانە لە ملیارێک دۆلار کەمتر نییە و لە ملیارێک و 250 میلیۆن دلار زیاتر نیە بۆ حەوت ڕۆژی کاری بازرگانی مامەڵە بازرگان لە عێراقا دەکات دەکرێت و هەروە کۆی مامەڵە بازرگانەکان کە هەندێکیان پێویستیان بەکردنەوەی دینارە بێ لە بازاڕەکاندا ئەمە جوڵێکی ئاساییە بەڵام ئەو کێشەیە کە دروست بووە کێشە گەورەکەیە بەڕاستی بابەتەکە پەیوەندیدارە بە وەزارەتی بازرگانی کۆی ئەو مامەڵە بازرگانی نێودەوڵاتیانی کە ئەنجام دەدرێت
پێویستەکە بازارتی بازرگانی ڕۆژانە هەفتانە مانگانە داتەکان بڵاوکاتەوە بۆی کە بزانی ڕێژەکە چییە هۆکارەکە چیە باشە. کێشەکە چیە ئەم هذا أمجد دكتور علا بپرسين گرنگێکی مادام زۆر دكتور هەبێ كات لەسەرەوەی کە ناصر. چەندین دەواازە هەبێ بۆ سپیکردنەوەی پارە باشە. بۆیە بانکی ناوەندی پێویستەکە کۆی ئەم پرۆسی لەسەر باشە کەواتە دکتۆر علا بۆچی نوکە بانکا ناوەندی ڕێژەیە خستنە ڕوویە ڕوژانەیە دولار ئاشکرا ناکەتن ڕێزدار ناسر بگومان بە بەحز دکەتن vê neaşkirakirina firotina dolar. لا هو طبعا اليوم نەخێر طلب بەڵێ دەزانن بەڕاستی خواستی بازرگانی نێودوڵەتی بازرگانی دەرەکی لەسەر ئاست لەسەر دلار زیاتر بووە بۆ دەزان کەندی پێوەرە جیاواز و بڕگە و ڕەهەندی جیاواز لە خۆ دەگرێت بۆ بانکی ناوەندیش فرۆشتنی دلار و ئاستی خستنە ڕووی دلاری بە شێوازێکی گشتی ستانداردێکی خۆی هەیە دیاری کراوە لەوە زیاتر نەکرد ڕۆژانە لە نێوان 250 میلیۆن تاکو 270 میلیۆن دلارە و لە هەروە بە گوێرەی خواستی بازرگانیش بەگومان ڕێژەکە زیاد و کەم دەکات وەک دەزانن لە ئێستەیە هیچ بازرگانێک ناتوانێت بەبێ هێنانە ژوورەوەی پسوڵەی کاڵاکەی داوای دلار بکە بۆیە بازرگان دەبێت بۆ ئەوەی دلار وەربگرێت داوای پێشکە بۆ ئاشکرانەکەن ڕوژانە پێشتر دەیان ساڵ بۆ ڕوژانە دەهاتە ئاشکراکردن کو بانقا ناوەندی ئەڤڕۆ هەندە دلار فرود پرسیارامە ئەvê نوکە بچی بانقا ناوەندی وێ ناکەتن نعم بەڵێ نعم كان اكو بيع هذا احنا كنا نحكي على مراحل بەڵێ بەڵێ پێ با سەرتا لەسەر لیڤڵە جیاوازەکان یاخود مەرحلە جیاوازەکان شکێن وەکو ئەو کاتێکە لە قۆناغی سەکۆی ئەلکترۆنی بوو ئێستا تەحویلات حواڵەی دارایی یاخود پێشکەشنی دلار بە مامەڵە بازرگانی حواڵە دەرەکیەکان بە گوێرەی خواست دێت لە ڕابردوودا بابەتەکە جیاواز بوو لە ڕابردوودا ناتوانین وەکو ڕابردوو بکەین ناتوانین ئاماژە بۆ بین کە چەندێک هەر بانکێک چەنی خستۆتە ڕوو چەنی داواکاری هەبوو بۆ لەبەر ئەمانە تو بەداداچنی بۆ دەکرێت کاتی پێویستە ڕێخستنی بۆ دەکرێت وەکو وتم هە بازرگانەکە دەبێت پێداویستەکەی خۆی پێشکەشکە جۆری کاڵاکە و کوالەتی کاڵاکە پێشکەشکە پاشان دلار وەردەگیرێت ئەم مەنەفێستەی کە وەردەگیرێت چاوپێخشانەی پێدا دەکرێت بۆیە ئەم قۆناغە جیاواز لە قۆناغەکانی ڕابردوو کە ئاشکرا دەکرات چەند فرۆشە بۆیە بانکی ناوەندی لە ئێستادا ئەو ڕێژەیە نەهێشتووە بانکەکە بەڵکو هەڵدەستێت لە دوای وردبینی ئەو پسوڵ و مەنەفێستانێکە کراوە بەرپرسیارەتێکی خۆی دەگواستێتەوە بۆ بانکەکان بانکە ڕێگە پێدراوەکان هەڵدەستن بە پێدانی دلار و بەڵام تەنها ئەوان ڕۆژانە خواستی خۆیان بە بانکی ناوەندی ئاشکرا دەکەن بۆیە ئێستا ئەوەی کە دەبێت بڵێن ئەوەیە لە ڕابردوودا بازرگان داواکاری پێشکەشەکرد بۆ وەرگرتنی دلار بەڵام ئێستا بانکەکانە بۆیە پێویست بۆیە ئەوە بە شێوازێکی گشتی ئەم قۆناغە زۆر جیاوازە ئەم قۆناغێک نییە کە بترێت ئەوەندە دلار بە بانکان درراوە لەبەرەوەی کە مامەڵی بازرگان ڕێزدار ناسر دکتۆر علا دەبێژیتن نوکە نەشێن ڕوژانە ئاشکرا بکەن و ڕۆتینیات و کارێ خۆ وەختی خۆ دەبێتن نەئاشکراکردنا فروتنا ڕوژانەیە دولار وەکو بەرێ ژالێ بانکا ناوەندی بە چ کاریگەری یاخوا لەسەر بازار چێت کە بتایبەت نرخێ دینار بەرامبەر بە دولار دە بازارە ئازاددا واضح جدا واضح بەڕاستی ئەمە زۆر ڕوونە فرۆشی بانکی ناوەندی بەڕاستی زۆر ڕوونەکە کاریگەرێکی گەورەی هەیە وەڕۆڵێکی گرنگێ ئێمە دەبێ بزانین ئەو دۆلارانی کە دەچێتە دەرەوە ناگەڕێتەوە بۆ کاڵا کێ دەزانێت بۆ کاڵا ڕۆشتووە من چەندین دانتا لە پێش هەیە کە چەندین حواڵەی دارایی ئەنجام درراوە بۆ دەرەوە کالاکەش نەگەڕاتەوە 50 میلیۆن دلار ئایا هەر بەگشتی دەبێت بپرسین ئایا بەڕاستی ئەو 50 میلیۆن دلاری کە وەرگیرا ئایا 50 میلیۆن دلار کاڵا هاتۆتە ناو نەخێر بێگومان ناتۆ ڕاستە فواتر پڵوسە هەیە بەڵام ئەوەی کە دەڕوات ئەوە نییە کە دێتەوە جیاوازێکی زۆر هەیە بۆیە کاریگەریکی تاو ڕۆڵێکی گرنگی لەسەر بازار ئاشکراکردن یاخود ئاشکرانەکردنی دۆلار وارە ئەو سنووری کە دانراوە بۆ فرۆشتنی دۆلار بێگومان کاریگەریکی تاواتیە ئەوەی دەبێ بزانانی ئەوەیە بڵێن ئەوەیە کە ئاشکراکردنی دۆلار بەڕاستی خاڵێکی گرنگە خاڵێکی جیاوازە بۆ بازارەکان بۆی کە دەزانرێت چەند فرۆشاوە و چەند کاڵات دێتە ناوە بەڵام ئێستا نازانێت بەڵام ئەمە چی دەکا ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کەسبیکردنەوەی پارە ئاشکرا نابێت پێوەی چکە نازانرێت چەند فرۆشا و چەندە کاڵا هاتووە وەکو باسی میلیۆن نمونونەکەم بۆ کردن بەڵام ئەو دەواازە سنووریانێکە لە ئێستا هەن هاتنە ناوی کاڵاکان چونە دەروی کاڵاکان لە بەرپرسیارەتی ئەوانەیە کە پێندی بۆ زارتی ناوخۆیە بۆیە تا ئێستا نەمانتوانیوە یاخود نەتواندراوە ڕۆیش
شوێنێکی گرنگ بگیرێتە بەر کە ڕێگە لە سپیکردنەوە یاخود بردنەوەی دۆلار بگرێت بۆیە نابێت لەسەر قسەکەن گە بەشازێکی گشتی کە ئایا چی کراوە چی نەکراوە تا نادەتوانین بڵین کە هیچ شتێک نەکراوە بۆ ئەم پرسە بۆیە وەک دەزانین ئەوە دەواازەکان حاڵی وشکانی بەم جۆرەیە حاڵەکە ئێستاوی کەماوەتەوە ڕێگەی ئاویە هێنانەوەی ئاوی وەکو پێشتیش باس کراوە و لە تورکیا بۆ مامەڵی بازرگانی زیاتر لە 10 میلیارد دلار ئیمارات زیاتر لە 5 دلار ئێران زیاتر لە 7 میلیارە هەموو ئەمانە کاریگەریان هەیە هەموو ئەمانە هۆکارن بۆ سپیکردنەوەی پارە باگراوندە لە پشتخوان هەڵەگرن کە بەڵێ سپیکردنەوەی پارە هەیە بازاری ئازاد لەگەڵ یا هەیە بۆیە بازاری ئازاد ئەومان پێشاندا کە بە هیچ جۆرێک سپیکردنەوەی پارە لە عێراق مستەحیلە ڕابگیرێت ڕێگەی لێ بگیرێت و نمونەکەش وازحە نمونەکەش دەبینی لە بازارەکاندا ئەوە وەکوتم پێویستەکە وەزارەتی ناخۆ هەڵبستێت بەو کارەوە گرنگی بۆ باوتەبدا وهروها بازرگانی وەزارەتی بازرگانی خۆی ئەو مامەڵانی کە هاوردەی دەکات دەبێ هەشکرا بکرێت تاکو بزانرێت چی دەکرێت و چی ناکرێت دکتۆر علا ڕێزدار ناسر بەحسی پارادارکردنە بازرگانên لەگەل ئێرانê دەکاتن بازرگانên ku tevgera bazirganî li gel Îranê dikin bi çi pereyek têne paradarkirin dolar yan çi تەنها مەبەستم ئێران نییە بەم کۆی وڵاتانی دراوسێش باشە ڕۆژانە چەند ژوی پەرەیک و بانکا ناوەندی دفرۆشیتر تنێ ئێران نەبە بە وڵاتên din jî دەزان ئەو مامەڵە بازرگانی کە دەکرێت بەێ چەندە بوو بازرگانە نوکە نزباوێ چەند لێ هاتی بەڵێ لە ئێستا هیچ کەسێک ناتوانێت ئینکاری لەوە بکە کە لە ئەمڕۆدا مامەڵی بازرگانی لەگەڵ ئێران هەیە دۆلار دەچێتە ناو ئێران بەڕاستیمانە باز دەکرێت هیچ و هەروەها مامەڵی لەگە ماڵە بازرگانەکەش لە گەڕان بە دۆلار و دینار ئەنجام دەدرێت یەکێ لەوە کارەکان بابەتی هاوردەکردنی غازە لە ئێرانە ئەو بەیەکی لەو کارانی کە دۆلار دەڕا بەڕام بەڕاستی ئەمە بابەتێکی پێویستێ بۆ عێراق و ئینکاریش لەم بابەتە ناکرێت ئەمە پێویستێکی گشتێ بۆ عێراق بەڵام لەسەدا گرێبەستە جیاوازەکان کە ئەنجام دراوە لەگەڵ سڵتانی عومان و وڵاتانی دیکە وەروە کۆمەڵێک بازرگانی یاسای بازرگانی دیکە و مامەڵی بازرگانی دیکە هەیە لەگەڵ تورکیاش و هەمان شێوە مامەڵە دەکرێت ئەمانە هەمان بەشێکن لە کۆی ئەو مامەڵە بازرگانی تایبەتی کە عێراق جێبەجێ دەکات بەڵام ئەوەی دکتۆر ناسر باسی کرد بەڵێ لە ئێستادا کێشەیەک کۆمەڵێک دەواازە لە عێراق گرفتیان لە بەردەوا هەیە کە هاتنە ناوە یاسایین بۆیە دەزان هاتنە ناوی ئەم کاڵایانە بەشازێکی ناسایی لە بەشە لە دەواازەکانی کاریگەری سەرەوە دروستکە کاریگەری بڵین لە بازارەکاندا جیاوازێکی زۆر لە بازاری ئازاد داهابێت ئەمە ژوا دەکات بازرگانی نایاسایی کاریگەری خۆی لەسەر بازار جێبێڵە بەڵام بازرگانی یاساییەکان بەڕاستی هۆکارێکی گرنگ بۆ کۆنتڕۆلکردنی بازار دکتۆر پرسەکادی هەیە gelek karobarên xelkê jî pê hatine ragirtin ku heyameke beşeka kartên bankiyên beşek bankên li Iraqê li dervey wilat mamala pê nahête kirin ev heta kengî dê berdewam bît يعني مسألة بەڵێ بەڕاستی پرسی پەداداچوون و هەمانگی بۆ ئەو یاسا تایبەتی کە دەکرێت لەگەڵ کۆمپانیەکانی کۆمپانیای ئۆلیڤەر وایمەند و کۆی و بانکە نێودەوڵەتیەکان بۆ کۆنتڕۆلکردنی جوڵی کارتە بانکان ئەو وای کردو بەشێک لە کارتە بانکەکان مامەڵەکانیان ڕابگرێ هەتاوەکو دەخرێنەوە شێر هەیمەنە یاخود شێر چوارچەوە نێودەوڵەتێکە تاوەکو بە داداچنیان بۆ دەکرێت بۆیە ئەم حاڵەتێکە هەیە حاڵەتێکی وەستاندنە جێترس نییە بۆیە ئەمە وەکو بەشێکە لە پابندبوون بە پێوەرە نێودەوڵەتەکان هەتاوەکو بتوانرێت کارتەمانچیان بگونجاندرێت لەگەڵ سیاسەتە بازرگانی نێودەوڵەتی وەختێکی دیارکردی بووە هەیە حتا لەسەدا ئەوەی ژێروەڕێنماتی پێویستی بە دوواداچوون و هەڵسەنگاندنێ بەڵێ کاتێک دیاریکرا و پێویستی هەیە بەڵێ ئێمە لێرە سیستمەکەیە کە پەیوەندی هەیە بەوە مشتریەکەت یاخود بەکارێنەری کارتەکەت بناسە ئەمە یەکێکە لەو ڕەهەندە سیاسانی کە بەکار دێنرێت لە ناو سیاسەتی بانکی بۆ کۆنتڕۆلکردن یاخود بە مەبەستی بە دوواداچوون بۆ کۆی ئەو مامەڵانی کە ئەنجام دەدرێت بۆیە بانکی ناوەندی لە ئێستادا هەمان هەنگای گرتووە دەبەر تاوەکو بتوانرێت کۆنتڕۆلی کارتە بانکیەکانکە بۆیە لە ئێستا بانکی ناوەندی سەرقاڵی ئەوەیە کە کارتێکی بانکی نوێ دروستکە کە کارتی نیشتمانی پێ دەدرێت وەکو
ئەوەی کە ببێتە هۆکارێک بۆ کێبڕکێ لەگەڵ کۆی کارتەماکانی دیکە بکە تاوەکو بتوانێت هۆکارێکی باشتر بێت بۆ پێشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیەکانی وەرە بۆ کۆی مامەڵەکان ئەو گەشتارانی کە دەستنە بەرەوە کە پشت دەبەستێت بە بابەتی بە سیستەمی سویسکۆد و کۆی مامەڵە بازرگانەکانی دیکەش نێودیرەکان ئاگادار دەبن لە بابەتان کۆمپانیەکان سەرپەرشتی دەکەن بۆیە بانکی ناوەندی لە ئێستادا چۆتە ناو قۆناغێکەوە کە بریتە لە گفتوگۆکردن لەگەڵ کۆمپانیای ئەپڵپای هەتاوەکو بتواندرێت ڕاستەوخۆ لە ڕێگەی کارتە بانکیەکانەوە سوودمەند بن لە بابەت ئۆفەری مامەڵەی ئەلکترۆنیی وەروە ئەپڵپەی ئۆفەرە پێشکەش بە بانکی ناوەندی عێراق دەکات و پێشکەش بە بەکارهێنەرانی عێراق دەکات بۆی ڕاستەخۆ هەر هاوڵاتێکی عێراقی کە بێ کاڵایەکی ئەلکترۆنی بکرێت لە ڕێگەی ئەپڵپەی ڕاستەخۆ دەکرێت و کاڵاکەی بەدەست دەکات بۆ کۆمەڵە ڕێکاری دیکە و جیاوازیش هەیە کە لە داهاتوە دەگیرێتە بەر بۆ کۆی ئەو ماوەڵانی ڕێزدار ناسر بەدگەرم جەمووە بە وان ڕێکارên بانکا ناوەندی بەحث دکەتن پێشە ڕۆژە دینار بەرامبەر بە دولار و ئابووریاوێ بۆ دوور ماوداژی بی دەگەر بەحث بکەین هۆن بەرەفکی بە دەبینن شوف الدينار العراقي احنا بالاساس بەڵێ دەزانین بەهای دیناری عێراقی هەر لە بنەڕەتەوە درایشی نیشتیمانیە و باەکی جیاوازیشێ لە بازاڕەکاندا ئەوەی کە ئێستا دەبێت بزانین لە چاپە جیاوازەکانی 25,000 5,000 دیناری 10,000 دیناری وەرەوە 50,000 500 دیناری هەمانە هەرکی لەمانە باهای جیاوازی خۆی هەیە لە ماوەکانی ڕابدە تاوەکۆم ڕۆباکانی جیاوازی پێداتوە لە دوای ئەوەش هاتۆ چاپە نوێەکەی کە چاپکرا 50,000 ئەم چاپە جیاوازانە بڕاستی کۆمەڵێک لە کۆمەڵە کاتی جیاوازە چاپی نوێ هەبووە بۆی دەبێت بزانین کە خستنە ڕووی دینار لە بازاڕەکاندا هۆکاری جیاواز هەیە بەڵام بێ بزان لە هۆکارەکەی تێ بکەیت لە ئێستادا زیاتر لە 5 تریلیۆن دینار عێراقی بەرامبەرە بۆ زێڕێکی ئێمە هەمانە بەڵام ئەو بانکانەی کە لە ناو عێراقدا هەن مامەڵە بازرگانیانەکەی بێگومان وەکوی کە باستان کرد ڕێژەکانیان زیای کردووە جیاوازێکی زۆر هەیە بە شێوەیەکی تقریبان جیاوازی زیاتر لە 33 تریلیۆن دینار هەیە بەڵام ئایا ئەم 33 تریلیۆن دینارە داپۆشراوە کاری لەسەر کراوە یاخودنا ئەوەیە کە دەبێت کاری لەسەرکەین بۆیە ئێمە کۆمەڵێک گرفتی زۆرمان هەیە لە بابەتی قەرزە ناخۆیەکان قەرزە دەریکەکان وەروها کێش پرۆژەکان و کۆمەڵێک گرفتی دیکەمان هەیە کە پەیوەندی هەیە بە بودجەوە ئێستا ئێمە وا دەچینە دو ساڵی 2026 و بودجەکەمان لەسەر بودجەی بنەڕەتی 2024 ئەمانە کاریگەری هەموو لەسەر بەهای دینارەکە بۆیە هەروها جگەلە وەک دەزانین بانکی ناوەندی هەتاوەکو ئێستا نەیتوانێت لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێبکەوێت بۆ کۆ دەنگیەک لەسەر مامەڵەی بازرگانی و پێدانی جیاوازی لە بڕی دۆلارەکان هەموومانە کاریگەری دروستەکە لەسەر بەهای دینار وەروها ڕێک نەکەوتنی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابەشکردنی موچە خۆران پێدا ناردنی موچەکان بێگومان ئەمانە کاریگەری دروستەکە لەسەر پێمان دەڵێت کە گرفت هەیە ئاڵنگاری هەیە لە نێوان عێراق و هەروها دینار هەیە وەروها دەواازەکانی خواروی عێراق ناوەندی خوور عەبدوڵڵا خوورزبێر بۆ ئەوەی کە مامەڵەی گواستنەوەی نەوتی یاخود هەر بابەتێکی دیکە بێ بۆیە وەک دەزانی کۆی ئەو ڕۆژانی کە دەفرۆشێت زیاتر نییە لە 14% بۆیە ئەمانە کاریگەری دروستەکەن لەسەر بازاڕەکان بۆیە کەرتی پێشەسازی لە ئێمەش تقریبا لە گەڕاوەتە دۆ پاشەکشەی کردووە بۆیە ئێمە ئێستا لە عێراق حتا و پرۆژانەی کە جەودەگرێت دەکرێت بۆ ئای خواردنەوە گرفتیان هەیە چارەسەر نەکراوە بۆیە عێراق پڕە لە گرفت پڕە لە گرفتی بابەتی ئابووری وەک دەزانین چەندین تریلیۆن دینار بۆ ئاو سەرف کراوە بەڵام هیچ بەڵێ وەک دەزانن حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لە پێشترە ئاوکەی هەڵدەگرێت بەڵام ئێمە لە بەغدا و هەروە پارێزگاکانی دیکەی لە بەغدا ئای خواردنەوەی نییە گرفتیان هەیە پرۆژەیان بۆ سەرف ناکرێت پارەی پرۆژەکان خەرج ناکرێت ئەمە ئەگەرە بۆ یاخود ئەمە دڵنیایی دەدالەوەی کە گرفتی دینار هەیە لە بازاڕدا گرفت هەیە لە خەرجەکاندا گرفت هەیە لە پلانی حکوومەت باشە ڕێزدار ناسر گرێدای گرفتە دینار کێمبووناوێ دە بازاردا دکتۆر عەلابلا فرسە بووە بیتر بەحسا موچەین هەرێما کوردستانê kirin ڕێزدار ناسر ne dabeşkirin ne dana موچەین هەرێما کوردستانê ji aliyê حکوومەتا Iraqê ve di dema xwe de wata dînarê kêmtir di bazar de ev ta çend bûye pirzgirêk bû banka navendî bixwe ku hewl didetin vê valatiya di navbera dolarê fermî
و یه ناو بازار آزاد ده کمتر بکتن که یک جره نویجی خسنا رویا دینار زیده تر بو بازار. طبعا البنك المركزي عمل على خطه بەڵێ وەک دەزان بانکی ناوەندی کاری زۆر کردو لەسەر چاکسازی لە سیستمی بانکی بەشێکیش بە لە کار و پلانەکانی حکوومەت وەرا بەشداریکردن یاخود ڕێخستنی کار و چارەکان لەگەڵ کۆمپانیا ئۆلیڤەر وایمن بۆ بەدواداچوون بۆ چاکسازی لە سیستمی بانکیە و هەروە گەڕاندنەوەی چوارچەوەی سیستمی بانکی و ڕێکخراوی بانکی ئەوە هۆکارێکی دیکە یاخود لایەنێکی دیکە کە دەبێت باسی بکەین بانکی ناوەندی بەڕاستی کار لەسەر ئەوە دەکات کە ئاڵ و گۆڕە بازرگانەکان دامیکردنی دینار دامیکردنی ئاسایشی دراو لە کۆی ماوەڵە بازرگانەکان وارووا بوو کۆمەڵە هۆکاری دیکەیە بۆ خستنە ڕووی دینار خستنە ڕوو یاخود ئاشکراکردن یاخود پاڵپشتی لە پرۆژەی کارەبای ئەلکترۆنی وزەی خۆر کۆمەڵە پرۆژەی دیکە کۆمەڵە جواب پرۆژ هەروە پرۆژە ناخۆیەکان کارم بۆ ئاشکراکردنی یاخود خستنە ڕووی دلار زیادکردنی دینار و هەروە ئەوە کار دەوێت بۆ کەمکردنەوەی خواز لەسەر دۆلار چکە دۆلارێکی زیاتر ڕادەکێشێتەوە دینارێکی زیاتر لە بازارەکان نادەبێت. دکتۆر بەحسەکادی هەبوو هەند چاافکانیان دگوتن کو بانکا ناوەندی دێ نرخێ فەرمیە دولار دەستکاری کەتن ji ber dabazîna berdam ya nirxê neftê ku di berjandiya Iraqê danîne. Planeka we ya bi vî awayî heye nirxê fermiyê dolar li ser 132 nehêlin? طبعا البنك المركزي بەڵێ بانکی ناوەندی وەک دەزان کار لەسەر ئەوە دەکا کە پاڵپشتی لە سەقامگیری سیاسەتی دراوی نەختی نێ بکە لە عێراقدا ئەمە ئاماجی بانکی ناوەندی و سیاسەتی بانکی ناوەندی کە کاری لەسەرەکە و لە ئێستاشدا بانکی ناوەندی کاری لەسەر جەنگیرکردنی نرخی دۆلار و بەهای دۆلار کردووە بۆیە لە ئێستادا ئەو سیاسەتی کە ئێستا بانکی ناوەندیەتی بۆ بەڕێوەبردننی سیاسەتی نەختینەی لە عێراقدا کار لەسەرەوە دەخایە پاڵپشتە بەوەی کە وا بکات بە شێوازێکی گشتی بەهای دیناریش لە بازارەکاندا سەقامگیر بکات بە پشتبەستن بە ڕێژەی هەڵاوسان و هەروە بە پشتبەستن بە ڕێژەی یەدەگەکەی کە هەیە بۆی بتوانرێت سعری دۆلار سەقامگیر بکرێت و دەستکاری نەکرێوەکو خۆی بمێنێتەوە بۆیە بانکی ناوەندی لەسەدا ئەو بە هەم پێویست دەبین نوکە دپلاناوادە هەیە نوکە و نرخێ فەرمی دەستکاری بکەن؟ في الوقت نعم في الوقت الحالي بەڵێ لە کاتی ئێستاە هیچ گفتوگۆیەک یاخود بیرکردنەوەیەک نییە کە باز لەوە بکرێت یاخۆ باز لەوە بکەین کە دەستکاری ڕێژەی دۆلار دەکەین لە یاسادا بۆیە ئەوەی کە ئێستا هەیە کارەکە تەنها پلانەکە لەسەر سەقامگیرتنی ئەو ئاستە هەیە کە ئەو ئاستەیە کە لە ئێستادا هەیە و بانکی ناوەندی وەک دەزانن سیاسەتی خۆی هەیە جیاوازی خۆیە و حتا وەکو عێراقیش سیاسەتی خۆی هەیە خوڵقێتی جیاوازی هەیە بۆ کۆنتڕۆلکردنی بەهای دۆلار و دینار کاری پێویستە کارکردنی پێویستە و هەروە پاڵپشتی بانکەکان و کارکردن لەگەڵ بانکانی دیکە و کۆمپانیەکانی دیکە هۆکار دەکەوێت بۆ سەقامگیرکردنی یاخود مانەوەی دۆلار لەم ئاستی ئێستا بە شایستگی سەقامگیری و هەروە مامەڵی بازرگانی نۆتلی لایەکی دیکە و ڕاکێشانی بازرگانە بیانیەکان بۆ ناو پرۆسی سیستەمی ئابووری عێراق هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە وا بکات سعری دۆلار سعری سەرف وەکو خۆی لەم ئاسەدا بمێنێتەوە گەلێک باشە هەروەها ئاستی خستنە ڕوو دینار لە بازارەکاندا جیاوازی لە داتاکان وەک دەبینن هەیە هەموو ئەمانە ئەوە ڕوون دەکاتەوە کە بە شوازێکی گشتی بانکی ناوەندی کار لەسەر سەقامگیری دەکات. گەلێک سپاس بووە دکتۆر عەلا فەهەد بەردەفکێ بانکا ناوەندیە عێراقێ و ڕێزدار ناسر کەنانی پسپورێ ئابووری و دارایی و ji bexda li gel me bûn ماندوو nebin.